11 پرۆسەی دەنگدان بەڕێوە دەچێت و هاوڵاتیانی هەرێمی خۆچن وە دەنگدان جەماعەت ناشێ ئێوەش لەوانەون بێژن ناچین وە دەنگدان ئەچین نایە گیانیشەڵ هاچین ئەڕۆین ئیشمان لە بەغایە ئەڕۆین ئەی دەنگە دەنوەکی خۆخراو نییە سوعالەکەم باشە دەیکی ئەس بێشم پرسیارەتە بچێک شخصیە دەی مەراقمە نەچن دەنگوەن وە کەسێ ئیسیفادەی بوێ بەڵا دای جانەمە خەڵکی سلێمانین خەڵکی سلێمانی ڕاشکرایە کە دەنگیا بەچێت ئەی تۆ ئەمن مامۆستا مەدەرەجان هەموو سارێک چەندین معاشمان دەخورێتە دەنگ دەدەمە لایەنێکی بتانێ و بوێرێ ئەو مەسەلەی مالۆ حەل بکاتن لەو هەتایە ئەو مەعاشانەش وەچی هاتیە هەر بە هەوڵی کاک پافڵ و یەکێتی ئەی تۆ ئەس ئێزدیمە خەلکێ شنگالێمە وەختێ فەرمان بسەرێمەدا هاتی کی بە هەوارامە هات ئەمێ دەنگێ خودەنگ وی ئەیومە قوڵوانی دائیکیان نەبەس ئەس هەموو ئێزدی دێ دەنگێ خودەنە ئەیکەتیە ئەی تۆ دایگان حیات لە کەرکووک دایمە هەر یەک لایەن هەبووە شەڕی لەسەر کوردستانی بوونی کەرکووک کردووە تۆ خۆتش گەرمیانیت ئەزانی کێڵێ ئەزانم ومە قوروانی ئەزانم ئەمی شێدی دەرچوو ڕقەمەکەشی زۆر جوانە 222 ئەوەیەلی هەروەڵا دەنگ دەدەمەیە حتمەن حیات بۆ یەکێتیە بەس دایژە تۆ خۆت پێت نەوتی دەنگەی بەشێ وا من بەس خەم تەقابدیەکەمە هەر لە قودرەتی یەکێتی شایە خاسی کا بۆمان هەروەڵا بەزێکێتی